ئامادەبوانی دیداری شەید ئارام ئەو هەواڵ و ڕۆشنبیرانە بوون کە لە یەکێک لە قۆناغەکانی ژیانی ڕێخستن و پێشمەرگایەتیدا هاوڕێیەتی شەید ئارامیان کردووە. بە بۆنەی 42 ساڵ تێپەڕبوون بەسەر شەیدبوونیدا جارێکی تر ئەو هەڵوێست و ئاکار و دڵسۆزی و لێوەشاوەتی کە شەید ئارامی سەرکردەی لاو هەی بووە بەبیر کۆمەلگایی دێننەوە. و دیداری ئارامی ڕابەر دیدارێک هەرە مانە جوانەکانی مێژوو لە خۆی کۆکاتەوە. ئەو مانایانەی کە 42 ساڵ بەسەر شەیدبوونی کاکە ئارام تێئەپەڕێ، بەڵام زۆر زۆر بە زیندویەتی لە وجدانی هەموو ئەو کەسانەی وجدانیان هەیە لە مێژووە، وجدانیان هەیە لە خەباتە، وجدانیان هەیە لە تێکۆشانە، وجدانیان هەیە کە ئەم شۆڕشە چۆن دروست بوو، ئەم شۆڕشە بە چ قۆناغێکی سەخت، لە چ سەنگەرێکی چارەنووسساز، لە چ ڕۆژگارێکی ڕەشی فاشیەکانە ئەم ڕۆژگارە سەری هەڵداوە، ئەم خەباتە دەستی پێکرد وە کاکە ئارام چۆن ڕابەری هەمومان بوو. شاسوار جەلال ناسراو بە شەید ئارام لە سەرزاری وەزیرە جەلالی خوشکی ئاماژەیەک بوو بۆ گەڕانەوە بۆ ژیانی منداڵی و کە وەک ناوێکی دیار و کەسایەتیەکی خۆشەویستی ناو خێزانەکەی بووە و توانا و لێوەشاوەیی لە زۆرێک لە بوارەکاندا ڕەنگی داوەتەوە. من شانازیەکەم بە شاسوارەوە بە ئارامەوە کە بەو تەمەنە کورتە بەو هەموو نازەوە کە ئیرابوویە لە ناو ماڵە، بەو تەمەنە کورتەوە بەو ماوە کەمە توانی ببێ بە خاوەنی بیر و فکر و بۆچوونی تایبەت و سەربەخۆی خۆی بوو بە خاوەن کارێزمایەکی سەربەخۆ کە ئێستاش من و هەموو کەس و کار و پێم وابێ زۆربەی زۆری خەڵک کە ئەزانێت چ ئینسانێکی خاکی بە سادەیی هەڵس و کەوتکردن لەگەڵ هەموو کەسێکە و تا ئێستاش جێگایەکی زۆری لە ناو دەروون و دڵی هەموو کەسێکا کردوێتەوە. هاوتەری بە ژیانی خێزانی شەید ئارام لەگەڵ لە هاوڕێکانیدا کەسێکی نەرم و لەسەرخۆ و باوەڕ پێهێنەر و پارێزەری نهێنیەکان بووە. هەر بۆیە هاوڕێکانی ئێستا شانازی بەوەوە دەکەن کە لەگەڵ شەید ئارامدا خەباتیان کردووە. کاگارام ڕەفیقم بووە زۆر بە تایبەتی ئەو ساڵانی ینی لیداخانە زانی ئێمە پێش ئەویش بن لە ڕاستیە من و کاگارام زۆر ڕەفیقیەک بووین، زۆر پێکەوە بووین، زۆر بیر بۆ چونمان لێگە چوو. دڵنیا بن لەوەی کە کۆمەلگای کوردی زۆر بە زەحمەت دەتوانێت کەسێکی وەکو کاکارام دروستکات و کەسێک بوو کاگارام لە هەموو ڕوویەکەوە شایستەی هەموو شتێ بوو و هەموو سیفەتێکی سەرکردی تیا بوو. ئیرادەیەک بوو، ئیرادەی نخبەیەکی شۆڕژێر بەڕابری کاک ئارام کام ئیرادەیە پۆڵاینەیە خستەگە و خۆی و هەواڵەکانی لە هیچ هەوڵیانە شتێک دروست بکەن. کوڕێکی تا بڵێ قسە خۆش کاریزمایکی زۆر بەهێزی هەبوو لەناو هەر مەجلیسێک دانیشتابایە کە ئەو قسەی کردابایە بەبێ ئەوەی خۆت بۆ بگیرێت تۆ گوێت بۆ ئەو ڕادەگرت. گەشەکردن و پاراستن و هێشتنەوەی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان کە دواتر بووە هێزێکی کاریگەری ناویەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەستۆی شەید ئارام و هاوڕێکانیدا بووە. بە تایبەتی شەید ئارام لە قۆناغێکی سەختدا توانی کۆمەڵەی ڕەنجدەران بپارێزیە و کۆمیتەی هەرێمەکان دروست بکات. کۆمیتەی هەرێمەکان بە ڕابەرایەتی کاک ئارام هەلی زۆر باشیشمان بۆ هەڵکەوت کە بە سەلامەتی بگەینە سووریا، بە سەلامەتی بگەینە دیمەشق، بە سەلامەتی بگەینە دەستەی دامەزرێنەر، بە سەربەرزیش بگەینە ئەوان لە چەندین ڕێگاوە هەلمان بۆ هەڵکەوت بە مسۆگەری بمانگەیەنن لە پێش هەمومان کاک ئارام و هەموو ئەندامانی کۆمیتەی هەرێمەکان و هەموو هەواڵە قارەمان و هاوڕێ قارەمانەکانی و کاتەی کۆمەڵە چ ئەوانەی مختەفی بوون و چ ئەوانەی بەردەوام بوون لە خەباتە هەر هەمویان سوور بووین لەسەر ئەوەی کە کاک ئارام قسەیەکی زۆر سادە و جوان و پڕمانای ئەوت ئەو کاتە دەوت لە پیاوانە قەومێ، لە پیاوانە قەومێ چۆن کوردستان بەجێ هەڵین. تەمەنی ناوشۆڕش و خەباتی چەکداری شەید ئارام هەر چەند ساڵێک بووە، بەڵام بارتەقای گەورەی شۆڕش و بژاردنەوەکەی خزمەتی بەگەلەکەی کردووە. هەر بۆیە و ساڵانە لە 31 یەکدا یادی پرشگۆی
شاسواری شۆڕشی نوێ دەکرێتەوە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.